زۆربەی ئەو دەرچوانەی دوای تەواوکردنی زانکۆ و پەیمانگەکان حکومەت پێویستی بە پسپۆڕیەکانیان هەیە بە شێوەی گرێبەستدان دەمەزرێنێت بە پێی گرێبەستەکانیان ماوەی 3 بۆ 5 ساڵ بە شێوەی گرێبەست کار دەکەن و دواتر لەسەر حکومەتی هەرێم و وەزارەتی دارایی پێویستە گرێبەستەکانیان بکات بە هەمیشەیی. بەڵام ئەو مامۆستایانە کە زۆربەیان دەڵێن زیاتر لە 5 ساڵە بە گرێبەست دەوام دەکەن سەرڕای ئەوەی وەزارەتی پەروەردە پێویستی بە میلاکات هەیە بەڵام نەکراون بە هەمیشەیی. پێویستیان پێمانە بگرێت لە مامۆستای میلاکیش حسەمان زیاترە، یعنی ئێمە هەموو مامۆستاکانی گرێبەست لە 24 حسە کەمترمانە لە هەفتەیەکە. زۆر لە مامۆستای میلاکیش زیاترین لە پۆلە، یعنی مەکتەب هەر مەکتەبەکان ژماری گرێبەستەکان زیاترە لە مامۆستای میلاکیش. چۆن پێویستیان یعنی ئەگەر گرێبەستەکان داوامیش نەکەن زۆر یعنی چۆڵ ئەبێ مەکتەبەکان. من ماوەی 5 ساڵە گرێبەستم لە پەروەردەی پێنجۆن هەتا ئێستا هیچ بەڵێنێکیان پێ نەداوین. هەموو ئەرکێک جێبەجێ ئەەکەین بەڵام لە مافا پێ نادرێت. بڕیار بۆ دوای 3 ساڵەکە بکرێن بە هەمیشەی، بەڵام ئەوە 3 ساڵەکەمان تەواو کردووە هیچ بڕیارێکیان نەداوە کە بمانکەن بە هەمیشەی. داواکەین وەکو هەر مامۆستایەکی تر مافی خۆمانەکە بکرێن بە هەمیشەی و وەکو مامۆستایانی میلاک بگرن لەوانیش ئەرک و واجباتمان زیاترە. بڕیاری وەزارەتی دارایی خۆی هەیە کە هەموو گرێبەستەکان لە دوای 3 ساڵ دەکرێن بە هەمیشەی، بەڵام ئەو عەقدەی کە لە نێوان ئێمە و پەروەردەکانە کراوە خاڵی وای تێدا نییە. ژمارەی مامۆستایانی گرێبەست لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 1600 مامۆستایە. ئەوان لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی گربوونەوەیەکیان ئەنجامدا و داوایان کرد گرێبەستەکانیان بکرێت بە هەمیشەیی. بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیش نایشارێتەوە کە لە سنوورەکە پێویستیان بۆ مامۆستایانە هەیە، بەڵام دامەزراندنیان لە دەسەڵاتی ئەواندا نییە و وەزارەتی داراییە کە دەبێت گرێبەستەکانیان بکات بە هەمیشەیی. منێک ئەو 1600 لەوانەیە بڵم 2000 تریشمان پێویست بێت لەبەر ئەوەی زۆرێک لە مامۆستاکانمان پێویستە نەقڵ بکردنەوە و هەموو واجب و ڕێنمایەکانیان جێبەجێ کردو ئەوەی کە غەدەربێ ئێمە لیانەکەم کو حکوومەت هەمانە 13 ساڵە دەرەو شار بەرامبەر بەوەش کۆمەڵی مامۆستامان خانەنشین بووە. ئێمە تەنها یاداشتیان لێ وەرەگرین ئەیگەین وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە و پێوەتی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران لەگەمە. بەهۆی بێپلانی حکومەتی هەرێم زۆرێک لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بێکار یاخود بە شێوەی خۆبەخش و گرێبەست لە فەرمانگەکان کار دەکەن. لە ناویشاندا ئەوانەی کە بە شێوەی گرێبەست کار دەکەن سەرڕای ئەوەی ماوەی گرێبەستەکانیان بۆ 5 ساڵە، بەڵام لە دوای ئەو وادەیەشەوە حکومەت گرێبەستەکانیان ناکات بە هەمیشەیی. ڕامیە ڕسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.